خێراتنی هەموو کەناڵەکان دەکەین سوشیال میدیاکان دەکەین کە بۆ سنتەری تالاسیمیا هاتن بە بۆنەی ڕۆژی جیهانی تالاسیمیا ئەم ڕۆژە لە سەرتاسەری جیهان یاد دەکرێتەوە ئەم ڕۆژ لە سنتەری تالاسیمیای هەولێر داتا ئامارەکانی ساڵی 2020 دەخەینە ڕوو بۆ ڕای گشتی و داواکاری و کێشە و گرفتەکانیش بەشێکی باس دەکەین. ئێمە توشبوانی تالاسیمیا لە ساڵی 1995 بە کۆمەڵی تالاسیمیامان دامەزران بۆ ئەوەی هۆشیاری تاکی کۆمەلگا دروست بێ لە هەرێمی کوردستان و ئێمە داوا لە هەموو خێرخوازان دەکەین وە سوپاسیشیان دەکەین کە لە هەمیشە هاوکارمانن بۆ داواکاری توشبوانی تالاسیمیا و کەمکردنەوەی ئازارەکانی توشبوانی تالاسیمیا. ئامارەکان لە سنتەری تالاسیمیا هەولێر بەم شێوەی خوارەوەیە. تالاسیمیای گەورەمان هەیە کە 758 توش بووە، تالاسیمیای ناوەندمان هەیە 84 توش بووە، تالاسیمیامان هەیە کە 60 توش بوومان هەیە، سیکل بەتەنێمان هەیە کە نەخۆشیێکی خوێنە ئەویش 37 عەفوەن توش بوومان هەیە، 37 توش بووە، جۆرە و جۆرەکان 24 توش بوومان هەیە. کۆی گشتی توشبوانی تالاسیمیا لە سنتەری تالاسیمیا هەولێر کە ناونووسکراون 963 توش بووە وە کۆی گشتەکەی تالاسیمیای هەموو جیهان بڵێ جیهان ئەفۆنە کوردستان دەکاتە 3500 توش بوو تالاسیمیا لە هەرێمی کوردستان ناونووسکراون. ئەم ئامارانە گۆڕانکاریشی پێدادێ بەوەیەوەی کە ڕۆژانە توشبووی نوێ بۆ ئێمە دێت و وەفاتیشمان هەیە لە هەمان کاتا بەداخەوە. ژمارەی توشبووە نوێیەکان لە ساڵی 2020 30 توش بوو زیادی کردووە. ئەو ئامارە بەڕاستی دەمەوێت لێرە باس بکەم. بەلای من وەکو توشبوویەکەم من وەکو توشبوویەکەم لەلای من مەترسیدارە بەڕاستی ئەگەر بێت و ساڵێک 30 توش بوو تالاسیمیا زیاد ببێ ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ ئەوەی کە ساڵانە ئەوەندا زیاد ببێ. ئێمە خوا نەخواستە 10 ساڵی تر هەولێری پایتەخت و کوردستان چی بەسەر دێت. ڕێژەکانی تەمەنەکان بەم شێوەیە کە توشبوانی تەمەنەکان بەم شێوە پۆڵێن کراون. توشبووی یەک ساڵی 45 توش بوومان هەیە، تەمەن یەک ساڵ بۆ 5 ساڵ 250 توش بوومان هەیە، 6 بۆ 15 396 توش بووە، 16 بۆ 25 194 توش بووە، 26 بۆ 50 74 توش بووە، 50 بە تەنێ 4 توش بووە. سیرۆخان سەبارەت بە دروستکردنی مێزخانەی کەمەیان بوو نەخۆشخانەیەکتان بۆ دروست بکرێت چەند ساڵێک پێشتر بەردی بناخێدانرا کارەکانی ئەو نەخۆشخانەیە چی بەسەر هات لە ڕوو شوێنەوە لێرە تا چەند گونجاوە بۆ نەخۆشە ئەوە ئاماژەشمان پێکرد. ئێمە بە سوپاسەوە نانی ئەوەی کە ڕۆی بەڕاستی ئێمە جێی دڵگرانیمان بوو 7 ساڵ توشبوانی تالاسیمیا لە چاوەڕوانی بوون، بەشێکی زۆریان نەیان بینی و وەفاتیان کرد. ئەو نەخۆشخانەی خۆیان ببینن بە مرتەحی هەموو پشکنینەکان لەناو سەنتەرەکەی خۆیان بکرێت. سەنتەری تالاسیمیا ئەمڕۆ کاتژمێر 4 بەردی بناخەی دادەنرێتەوە لەلایەن خێرخوازێک و مامۆستا ڕەعد و پارێزگاری هەولێر و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر. ئەمڕۆ بەردی بناخەی دادەنرێت کاتژمێر 4 ئێوارە لە ڕووناکی ئاکارم لە سمێدە پرسیارەکەی بینەوەی لە ڕووی پێداوی سیشیەوە و لە ڕووی دابینکردنی خوێنەوە چێژەتان نییە ئەو پرسیارێکە. پرسیارێک دووەم سەبارەت بە وەرگرتنی ڤاکسین توشبوانی تالاسیمیا دەتوانن ڤاکسینی کۆڕۆنا وەرگرن و وەریان گرتووە؟ چەند توشبوویەکی کەممان بەڵێ وەریان گرتووە، حاڵەتی چەند توشبوویەکمان وەریان گرتووە، هەمویان وەریان نەگرتووە، چەند توشبوویەکی کەمە وەریان گرتووە. بە سوپاسیشەوە من سوپاسی خێرخوازان و خوێنبەخشان دەکەم کە هەمیشە هاوکارمان بوونە، هەمیشە پاڵپشتمان بوونە، هەمیشە بەدەم داواکاری توشبوان و ئازارەکانی توشبوانی تالاسیمیاوە هاتوونە. ئەمڕۆژ
کاژمێر نۆ بەو بۆنێوە لەلایەن کۆمەڵی خوێنبەخشانی کوردستان لقی هەولێر مەڵبەند گشتی هەولێر هەڵمەتێکی خوێنبەخشین ساز دەکرێت کاتژمێر نۆی نیوی شەو پاش تەراوێح یانێ باسی گرانی عیلاج و ئەوانە دەکەن چۆنە عیلاج و شتان گەوری دەکەن بەداخەوە ئێمە عیلاجی توشبوانی تەلاسیمیا چەند ئازاری زۆرە و کێشەی زۆرە ئەوەندە دەرمانشی گران و بە ئەستەم دەست دەکەوێت لە کوردستان ئەبێ ڕوو بکاتە دەرەوەی وڵات هەتا بە کولفەیەکی بۆی هاوردە دەکەن و بۆی دەنێرنەوە ئەوە کاتێکی دەوێت و وە کولفەشی دەوێت خانەوادەمان هەیە 3 توشبووی هەیە خانەوادەمان هەیە 2 توشبووی هەیە ئەمە لە ئەستۆی ئەو خانەوادانە بەش ناکەن ئەنی تۆ موچەیەکی 150,000 بە خاوەن پێداویستی تایبەت دەدرێت کە توشبوانی تەلاسیمیاش بەشێکن لەوان ئەو 150 ئایا بەشی فەحسیان بکە یان بەشی داو دەرمانیان بکە یان بەشی ڕێگاو هاتوچۆیان بکە من ئاخۆ ئەپرسم ئەگەر هەر کەسێ ئیشاڵە کەس نابێت لە ماڵی بەڵام هەر کەسێ نەخۆشێکی لە ماڵ بێ تەنها ئایادەیەک 150,000 پێویست نابێت بگرە زیاتریشی پێویست دەبێت نانی ئەوە توشبوانی تەلاسیمیان نەخۆشیێکی درێژخانە ڕۆژانە پێویستیان بە هەفتانە پێویستیان بە مختبەراتە دەبێت بە ئیکۆ دەبێت بە تەختیت دەبێت بە زۆر پزیشکنینی تر دەبێت و لێرەش من شتێک کە نەقس گەورەیە لەناو توشبوانی تەلاسیمیا چەند ساڵێکش ئاماژەی پێ دەکەم نەبوونی دکتۆر و توێژەری دەرونیە لەناو سەنتەری تەلاسیمیا کە گرنگە بۆ دایکەکان و بۆ باوکەکان و بۆ منداڵەکانیش بۆ ئەوەی ئەو کێشە و گرفتانە ئێمە ڕۆژانە 2 جار دێن بۆ نەخۆشخانە و 2 جار سەردانی مختبەرات دەکەین وەزائیدەن ڕۆژانە دەبێت دەرزی یا حەب بەکاربێنین بەشێکیان لە توشبووەکانی تەلاسیمیا حەب بەکاردێنن بەشێکیان لە تەلاسیمیا دەرزی بەکاردێنن ئێستا ئێمە حەپی ئێکش جێیتم هەمانە بەڵام کوالیتیەکەی گۆڕاوە و حەپی کلفەرمان نییە کە بەشێکی نەخۆشەکان حەبی کلفەر دەبێ بەکاربێنن ئەوەمان نییە وە دەرزی دسپڕاڵیش دەرزەکە ماوەیەکی 4-5 مانگ نەمان بوو ئێستا بۆمان هاتووەتەوە بەڵام پەپولەکەی نییە یعنی لێرەش کێشەیەەکە دەبێت هاوردەی بکەین بۆ نونا بلێنین لە تووشیا ئێرانە دەورە پشتی خۆمانە لە وڵاتەکان داوا بکەن ئەخ بەش ئەگەر خانەوادەیەک ئەو کولفەی پێدابین نەکرا لێرە ئەگەر کۆگایەکان هەیان بێ من بۆ خۆم کڕیمە چەند جارێک لە سلێمانی کۆگایەکەیەتی بە 15,000 بە 12,000 پاکەتی بەشی مانگێکە 30 دەرزی تێدایە پەپولەیە بۆ ئەوەی لە بن پێست لێ دەدرێ ئاخۆ ئەمن دەپرسم ئەوەی نیەتی چی بکە لە هەمان کاتدا ئێمە داواکاریەکی ترمان هەیە کە داوا دەکەین موچەکانیان بۆ زیاد بکرێن ئەم منداڵە بچووکانە موچەیان نییە یعنی لەسەر ڕای ئەوەی کە نەخۆش نیش موچەیان نییە ئێمە ڕێژەکەمان لە 2014 بۆ ڕاوەستاوە زیاد نەکراوە تەنها لێمان بڕدراوە ئەوەی وەفات دەکا لێی دەبڕن فەوریە لێی دەبڕن ئەو مانگە بەڵام ئەوەی کە زیاد دەکا بێموچێن یعنی ئێستاوانە منداڵەکان هەمووی بێموچەنە سروەخاوای بوورەکانتان پەیوەند بۆ نەخۆش تەلاسیمیا چارەسەر هەبوو لە ئەوروپا چارەسەریە کاتی خۆی هەوڵی داش بەشێک ئەمە بەچی گەیشتن سەبارەت بە چارەسەری ئەوە کێ من بە شتێکی باشی دەزانم کە بکرێت بەردەوام بن بەڵام لە 2014ەوە کە ئەو قەیرانە بەسەر هەرێمی کوردستان داهات توشبوانی تەلاسیمیاش بێبەش نەبوولێ کە بەرەبەرە ئەو ڕێژەیان کەم کردەوە ئێستا لە من لە ساڵی ئەوە 0 توشبوو تەلاسیمیان دراوە نەعنی هیچ توشبوویەکی تەلاسیمیان نەنێنراوەتە دەرەوە لە 2020 ئەمە ئامارەکەش پێمان دەڵێ کە 30 توشبوو زیادی کردووە هیچیش ساگ نەبووتەوە سروخان کەمەک لە خانەوادەی ئەوانەی توشبووی تەلاسیمیان گرفتی هاتوچۆیان هەیە ئەوانە چۆن چارەسەر دەکرێت ئەوانە بۆ خۆیان نانی بەڕاستی بەداخەوە کێشەی تەلاسیمیا ئەوە دەڵێم ئەگەر بێت و پێداویستی پزیشکیەکان لە ئەستۆ نانی خێرخوازان ئەو غەلانی پەیوەندیدا لە ئەستۆی نەگرن بەڕاستی ئەوان ناتوانن من خوێن خانەوادە هاتووە بەمنی گوتووە بە قەردی جیرانان هاتوومەتە خوێنەکە بە قەردی جیرانان 175 توشبوانی تەلاسیمیا نانی توانای ئەوەیان نییە منداڵەکانی خۆیان
بە جوانی بژێنن و بێ ئازاد بێت بەداخەوە زۆر سپاسی ئێوەش دەکەم زۆر سپاس بۆ تەواوی ڕاگەیاندکاران و ڕۆژنامەنووسان کە